لە ئێسادا لە ناو نەخۆشخانەی هیوا کێشەی نەبوونی جێگەی مانەوەی نەخۆش هەیە بۆ ئێمە گرفتی بۆ هەندێک لە نەخۆشانی شێرپەنجە دروست کردووە و لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانەکە دروست بۆ هاوکات گرفتی کەمی دەرمانە نایابەکان هەیە لە ناو نەخۆشخانەکەدا من بۆ زانێری زیاتر ئەچمە لای دکتۆر زەردەشت بەکر وتەبێژی نەخۆشخانەی هیوا کا دکتۆر فەرموویتە ئێرە لە ئێسادا گرفتی مانەوەی نەخۆش هەیە لە ناو نەخۆشخانەکەی هۆکارەکە چێکەمە دروست بووە زۆر سپاس بۆیەوە ئەکید ئێمە لەبەرەوەی ساڵ بە ساڵ خۆتان ئاگادارن ینی ڕێژەی خەڵکەکە و ڕێژی دانیشتوان زیاکە لەگەڵ ڕێژەی دانیشتوانەکە زیاکە ڕێژی شێرپەنجەکەش پێکەوە زیاد ئەکات بۆیە ئێمە گرفتی کەمی جێگەمان هەیە کە ئەمیش یەکێکە لەو گرفتانەی کە ساڵانە توشمانە بێ ساڵانە ڕوبەڕوومانە بێتەوە بەڵام جگەل لە کەمی جێگە کەمی دەرمانە نایابەکانمان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی دەرمانەکان بڵێن کیمیاوەکان ئێستا وەکو خۆمان سوپاس بخوا باشە هەموو ئەو دەرمانانەمان مەوجودە و لە خستەخانەی هیوا هەیە و کۆگای نەخۆشخانەی هیوا یەکێکە لەو کۆگایانەی کە دایمە بڵێن لە عیلاجە کیمیاوەکانی تایە بەڵام ئەوەی کە گرفتە بۆمان کە هەموو جارێکیش دووبارەی ئەکەینەوە کەمی جێگەمانە بۆ نەخۆش بۆیە ئەگەر نەخۆشێک بێ کیمیایی وەرگێت جاری وا هەیە ئەبێت چەند ڕۆژێک چاوەڕێ بکات یان ئەوە تا ڕقەمێکی تەلەفۆنی وەرگین ئەڵێن ئەگەر جێگەکە چۆڵ بوو ئەمە بەنسبەت قاوشی مناڵانەوە بەنسبەت قاوشەکان تریشەوە بە هەمان شێوە لەبەرەوەی شوێنەکەی نەخۆشخانەی هیوا و ئەو بینایکە لە نەخۆشخانەی هیوا بیناکەمان بچووکە و ئێمە داواکاری ئەگەر بتوانرێت پرۆژەی هیوای گەورە پەسەند بکرێت و بخرێتە بواری جێبەجێکردنەوە شتێکی زۆر باشەوێت توانای مانەوەی چەند نەخۆشخانە لە ناو نەخۆشخانەی هیوایە ئێمە نزیکەی 100 بێت یان 100 جێگەمان هەیە بۆ مانەوەی نەخۆشەکان بەڵام خۆتەزانی ئێمە جگەلەوەی کە تۆ عیلاجی کیمیاوی هەیە عیلاجمان هەیە ڕۆژانە عیلاجمان هەیە مانەوەیە ئەو نەخۆشانی کە عیلاجی کیمیاوی وەرەگن لەوانێت تووشی کۆمەڵێک ماک و مضاعفاتی نەخۆشیەکان بن ئەوانش لەوانێت پێویست بە داخڵبوون بکەن لەبەرەوەی بە کۆی خۆی نزیکەی 100 جێگەمان هەیە بڵین بە نەخۆشی داخڵکرا و ئەو نەخۆشانشی کە عیلاجی ڕۆژانە وەرەگرن دکتۆر باسی لە دەرمانە نایابەکان کردم دەرمان نایابانە بەردەوام ئەوە گرفتی کەمیان هەیە خودم ماوەی دروست بووە چیشن دەرمانەکان بەڵێ ئێمە جگەل لە دەرمانی کیمیاوی دەرمانە نایابەکانمانەیە دەرمانە ئاڕاستەکراوەکانمانەیان باڵین تارگەت تراپیمان هەیە ئێمە عیلاجە کیمیاکان کێشەمانەیە بەڵام ئەم دەرمانە نایابانە لەبەر کەمیک مادەکە و لەبەر ئەوەی کە زۆر زۆر گرانە و حکومەتی عراقی بەشێکێنێرە و حکومەتی هەرێمی کوردستانیش بەشێکی دابینەکات و کۆمەڵێک بەکارهێنانی هەیە لەبەرەوە ئێمە ناوبەناو تووشی ئەم کەمبوونەوە بینەوەی کە ئێستا تووشمان بووە چەند دەرمانێکە کە کەم بۆتەوە ئەمە ژوای لێ کردو لەوانەیە کار بکاتە سەر نەخۆشەکانەوانی کە عیلاجەکە بەکارێنن کۆتا پرسیارم ئەوەیە بۆ کارەکەت چێکە لە ڕابردووە کێشەی شوێنی مانەوەی نەخۆش نەبوو لێسا دروست بووە پێشتریش هەر هەبووە ئەمە هەموو ساڵێکەمە ڕوبڕووی ئەمە ئەبینەوە بەڵام لەوانەیە بڵێن لەم کاتیانە هەر جارجار هەمان بۆ لەبەرەوەی کۆمەڵێک نەخۆشێ جاری وایە بڵین کە نەخۆشەکان زۆر داخڵە بن لەو کاتێک کە زۆر داخڵە بن جێگەمان نامێنێت ئەمە بەنسبەت هەموو قاوشەکان و بە تایبەتیش قاوشی مناڵان ئەم گرفتەمان هەر هەبووە بەڵام ئیتر ساڵانە لە مودەیەکە لەوانەیە هەنێ جار زیاب بکات هەتا نەخۆشەکە کە داخڵ ئەبێت لەوانێت جێگەی مانەوەی خۆی نەمێنێت. سپاس بۆ زەردەشت بەکر وتەبێژی نەخۆشخانەی هیوا بەڵێ ئەوەی کە جوێبیستی بوون لەبارەی گرفتی کەمی شوێنەوەی لە ناو نەخۆشخانەکە و نەبوونی هەندێک لە دەرمانە نایابەکانە لە ناو نەخۆشخانەکەدا کامە گرفتێکی بۆ هەندێک لە توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە ناو نەخۆشخانەی هیوادا دروست کردووە.